بەشێک لەو هەڵوێستانەی فراکسیۆنی گۆڕانیش و کۆمەڵیش کەناڵی عراقیە کە کەناڵی یان زمان حاڵی ڕسمی حکوومەتی عراقیە بڵاوی کردوتەوە بەوەی کە فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی کۆمەڵ داوا دەکەن کە مامەڵە لەگەڵ وەزارەتەکانە بکرێ یاخود لە ڕێی وەزارەتەکانەوە موچەدا بەش بکرێ و تەنانەت لە کۆبوونەوەی عەبادیە لەگەڵ تێکڕای نوێنەرانی کوردستان باسی لەوە کرد کە موچەی تەندروستی و پەروەردە ئامادەیە بەو پێی ئەمانە دوو گەورەترین سێکتەرن و بەزووی ئەم موچەیە بەم شێوازە دابەشەکرێ. بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان محاولەیە کرد کە نزیک بێتەوە لە مالیکی و ترسی عەبادی لەوەی کە جۆرێ لە نزیکبوونەوە هەبێ لە بینی ئەم دوو کەسەیە بە تایبەتی بارزانی و مالیکی و ترسی ئەو بۆ مەسەلەی وەرگرتنەوە یاخود وەرنەگرتنەوەی ویلایەتی دووەم وەک سەرۆکوەزیرانی عێراق وای کرد کەم ئیتیفاقا ژێربەژێرە بکات لەسەر حسابی موچەی خەڵکی کوردستان. لە ڕاستیدا عەبادی بە درێژایی 4 ساڵی ڕابردوو ئێمە لە ساڵی 2016 لە کۆتایی 2016 بۆ مناقەشەکانی موازنەی 2017 ڕامانگەیاندووە لەم شوێنەوە ڕامانگەیاندووە کە ئێمە لەگەڵ مامەڵەی ڕاستەوخۆین لەگەڵ پارێزگاکانە بەڵام تەحەدای عەبادیەکەین یەک دۆکۆمنت یەک نووسراو یەک لێدوانبێنێ کە بەڕەسمی ئێمە داوای ئەومان کردبێ کە بێ مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێ بەڵام دەیان لێدوان بۆ عەبادی بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان بۆ ڕای گشتی خەڵکی عێراق هێنین کە ئێمە داوامان کردو مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە نەکرێ لەبەر ئەوەی کە ئەمانزانی سیاسەتی پاشەکەوت جێبەجێ دەکات.